من نام ڕۆژلێن وەرە لە دایکبووی شاری هەڵەبجەم ساڵی 1970 ئێستا لە وڵاتی ئوستورالیا ژیم و هەروەها تایلەند. سەرەتای کارکردن لە بواری هونەریە ئەگەڕێتەوە بۆ هەڵەبجە، شاری هەڵەبجە، هەر لە قوتابخانەی سەرەتایەوە خولیای وێنەکێشان و کاری هونەری بووم. بەبیرم دێ و کاتە شتی کارتۆن و شتی وان دووبارا کردەوە یا تەقلیت کۆپی مەکردەوە. دوای کیمیابارانی هەڵەبجە ئێمە هاتنە شاری سلێمانی لێرە لە ڕێگەی چالاکی قوتابخانەکان و لەگەڵ مامۆسای ئیسماعیل خەیات و هەندێک مامۆسای بەڕێز وەکو ماستا سەروەردن سەوز و عەلی جۆڵا و عەلی لەتیفۆمانە چەند دەورەیەکی چالاکی قوتابخانەکان بینی. لەوێ ئەوە سەرەتایەک بوو بۆ ناساندنی من بە هونەری ئەکادمی. دواتر ساڵی 1997 چوومە دەرەوەی کوردستان لە 1998ەوە لە وڵاتی ئوستورالیا دەژیم. لە ئوستورالی پەرەم بە خولیاکانمدا و بەدەوام بوون بە کاری هونەری. دواتر دەستم کرد بە خوێندن، سەرەتا خوێندنی ماستەرم خوێن لە زانکۆی RMIT لە شاری مێڵبن. 2016 دەستم کرد بە خوێندنی دکتۆرا هەر لە هەمان زانکۆی RMIT لە شاری مێڵبن. تاکو دواتر چوومە وڵاتی تایلەند. ئێستا مامۆسام لە زانکۆی چەنمای لە شاری چەنمای لە وڵاتی تایلەند. کارە هونەریەکانم بە گشتی دەتوانم بڵێم لە ماوەی 20 ساڵی ڕابردوو ناوەڕۆژی کارە هونەریەکانم دەگەڕێتەوە بۆ بابەتی کۆمەڵایەتی و سیاسی. هەڵبەتەم بابەتە زۆر بەربڵاوە. من لەم بابەتە تەرکیزم لە چەند بابەتێک کردووە، وەکو بابەتی پەناهەندەیی، وەکو بابەتی بێژشوێن بوون، وەکو بابەتی تونند و تویژی لە شوێنی جەنگدا، یا بابەتی ناسنامە کە بۆ ئێمە وەکو کەسێکی کورد بابەتێکی زۆر گرنگە، هەموو تاشێکی کورد بەدەستە و بابەتەوە دەناڵێنێ لەم جیهانە. و هەروەها بابەتی با بڵێن داژیکاری بە واتە نزیەکەی کۆڵۆنیالیزم. حاڵی حازر نزیکەی زیاد لە 10 کاری هونەریم لە بینالەی شاریقەیە کە بانێزی دەبێت بە شاژە ئات بێنالێ. ئەم کارم نزیکی 2 ساڵی خایان بەرهەمهێنانیان، بەڵام لێکۆڵینەوەکەی نزیکی 4 ساڵی خایان. ماوەی کۆنا و ئەو کاتانە من بە لێکۆڵینەوەی هونەری ئەو پرۆژەیەوە سەرقاڵم. حاڵی حازر گەڕانەوە ئەمجارە بۆ کوردستان هەڵبەتە بۆ پرۆژێشی تازەیە کە لەسەر کەسێکی کووردە زۆر بەمان دەیناسین کە ناوی هوشیار باوێڵەیە. ئەم مرۆڤە بە پێی وتەکانی خۆی هەتاوەکوی ئێستا 2.3 ملیۆن ئەڵغامی هەڵگرتوۆتەوە، یعنی پانتایشی تەواو زەوی پاکردوێتەوە هی کوردستان لە ئەڵغام. ئەم زەویە کە پاکراوەتە هەر پاکردنەوە نەبووە لە ئەڵغام، بەڵکو ئەم شوێنانە ژیانیشی بۆ گەڕاوەتەوە. ئەمە بابەتێکە بم بەکاری دێن بۆ پێشانگای داهاتووم کە لە وڵاتی بەریتانیایە و هەروەها بەشێکیشی لە وڵاتی تایلەندە لە مانگی 9 یانزەی ئیمساڵدا ئەو دوو پێشانگایە ئەنجام دەدرێت. مێژووی کارکردنم لە کوردستان پێشەوەی بچمە وڵاتی ئوستورالیا زۆربەی کارکردنم لەو پێشانگا ناوخۆیەکان بوون کە لەو شاری سلێمانی و هەولێر و دوهۆکە کرا. بەس دوایەوەی کە چوومە دەرەوەی وڵات چەند پێشانگایەکم ئەنجام داوە. ئەوەی کە لە یادم بێ بینالەی سدنیە و بینالەی گوانجۆ لە وڵاتی کۆریا و بینالەی هاڤانایە لە وڵاتی کووبا و بینالەی شاریقەیەک لە وڵاتی ئیماراتە و هەروەها بێنالەی ئاتزموندی کە ئەکەوێتە وڵاتی بەریتانیا. ئەمە چەند بینالەیەکە کە ئێستا لە یادم بێت و هەموو ئەو کار و چالاکی و پێشانگانەی کە کردومەتەوە یا و نووساونەی لەسەر کارەکانم بڵاوبوونەتەوە ماڵپەرێکی تایبەتم هەیە، هەمووی لەو ماڵپەرەدایە. طبعاً هەموو هونەرمەندێک بەدەوام خەونی گەورەتری هەیە. هیوادارم لەسەر ئەم ڕیزمە بەردەوام بم و پەرەی زیاتری پێ بم و پرۆژەی زیاتر بهێنمە بەرهەم
کە بتوانم ئەو کێشە و نەهامەتیانەی ئەمە وەکو کەسێکی کورد پیا تێبەڕین بە جیهانی بگەێنم لە ڕێگەی هونەرەکەمەوە.